ببیرم نایە چەند ڕۆژەوە مەراق لە دڵما بوو بە ئەم لا ئەو لا مناڵم نەدۆزیوە نۆ مناڵ بوو سێ کوڕ و شەش کچ ئەمە شەشیانە بەڕزی یەکە ئەمە هەمووی بەناوی خۆم ئەیتر دڵنیا بووین کەەوە داوامان لەخوا کرد خوایە ئەم کارە ساتە زۆر زەحمەتە تۆ نەفرەتی لە زاڵم کردووە و زاڵمە بەلەعەنت بکەی نەفرەتی لێ بکەی بە غەزەبی خۆ و دەی بەخوا کردی بە ئارەزی خۆمان کردی و سەبریش بەی بە ئێمە لە ماوەی ئەم 35 ساڵە خوا سەبرێکی وای دانە هیچ غەڵەتێ بەدەممان نەهاتووە سوپاس و ستایشی خوامان کردو و داواکارین هەتا ئەو ڕۆژەش ئەمرین هەر سەبرمان باتێ بەڵام کەوتینە دەر ئەمانە من لە وتارەکانیشە لای زۆر وتوم و لای حکومەتیش وتم حکومەتێکی گەورە خاوەن نەوت دارایی سەروەت سامان زۆر شتێکی ناجۆرە مردنە بۆ ئەو حکومەتە کە لە ساڵێکی ئاوا سەخت و نائەموار بە نەوتی خۆمان بۆ دارایی خۆمان بە وڵاتی خۆمان نەتوانێت بەرمیلە نەوت با بە وڵاتەکەی خۆی بە پارەی بەرمیلە نەوتی باتی زۆر عیبە کە ئەو خێرخوازان یارمەتی بێنن نەوت بن بە خەڵک سەرمای نەبێ و ڕق نەبێتەوە ئەو موچە وەرەگرم ئیستراحەتی لێ ناکەم گشتی ئەدرێ بە عیادە و بە نەخۆشی وەمە سوپاستانەکەم هەر داواکارێکی ئێمە ئەوەیە لێپرسیونەوان ببێ بەرامبەر هەڵەبجە و کە ئەو موچەکەمە ئەوێن بە ئێمە زیاییکەن بۆمان و بتوانین سەرپەرستی خێزان و ماڵ و نەخۆشی خۆمانی پێ بکەین